باشە لەسەر ئەم پرسە گەشتی هاوڵاتیان بۆ حەج و عومرە من میوانێکم هەیە شێخ نیاز ڕاخب نەقشبەندی بە ڕێبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دکتۆرم کاتت باش لە کۆتایی ڕاپۆرتەکەیە هاوکارمان ئازەر فاروق ئاماژەی بۆ کرد کە وەکو وەزارەت تا ئێستا 91 کۆمپانیاتان لە گەشتەکانی حەج و عومرە ڕاگرتووانێ بۆ کارە هەڵەسان بەڵام بینیمان ئەم ساڵ هاوڵاتێکی زۆر زیانمەند بوو لە ڕووی ژیانی و مادیەوە بەهۆی گەشتی ئەم کۆمپانیانە کە ویزەی گەشتیاریان بۆ هاوڵاتیان وەرگرتە بوو. ئیجرعاتەکە هەر ئەوەنەیە یان نەخێر ئیجرعاتی تر لەگەڵ ئەم کۆمپانیانە سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان سپاس بۆ بەڕێستان و سڵاو لە ئێوە و لە سەرجەم بینەرانی کەناڵی 24 وەکو لە راپۆرتەکەش ئەو برای ئاماژەی پێدا تەمان ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان ئەرکمانەوە واجبی ئێمەیە کە سەرپەرشتی و ڕێکخستنی سەرجەم کاروبارەکانی پرۆسەی حەج و عومرە بکەین لە هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی هاوڵاتی و بۆ ئەوەی هاوڵاتی زیانمەند نەبێت و بۆ قازانجی هاوڵاتی لە نەتیجەدا کە ئەوە ئەرشی حکوومەتی هەرێمی کوردستانەوە واجبی خۆمانە کە دەبی ئەوەی کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایەوە ئەوەی قازانجی هاوڵاتیە ئەوە بکەین وە شتێک کە ببێتە مای زیانگەیاندن یان بە لا ڕێدابردننی هەر کارێک بۆ هاوڵاتی ئێمە ئەبێ ڕێگری لێ بکەین لەو ڕوانگەیەوە بەڕاستی لە ساڵ ڕابردوو ینی لە حەج ڕابردوو کە خەڵکێکی زۆر بە ویزەی ساڵی یان بە ویزەی زۆرا زۆر حەجیان ئەنجامدا بە کۆمپانیای وەهمی یان کەسانێک کە ڕەبتیان بە کاروبارە حەج و عومرەوە نەبوو یان خەڵکی ناسرااو بوون یان ئەو کۆمپانیانێک کە بەشێکیان دیارش بوون لە کاری حەج و عومرە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپارەی ئەنجومەنی وەزیران ڕاستپارەی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی لیژنەیەک پێکات بۆ لێپێچینەوە بە دوواداچوون تاقیکردن لەو بابەتە بۆ ئەوەی لە ساڵانی ئایندە دووبارە نەبێتەوە کە هاوڵاتێکی زۆر حەزی ڕابردوو گیانیان سپارد و ژمارەیەکیان ماوەیەک بزر بوون هەندێکیان تووشی گرفتی ئەمنی بوون جیرانیان زیانیان کرد خەڵکێک پارەی خورا خەڵکێک درۆی لەگەر کرا ڕاستی لەگەڵ نەگۆترا بۆ هەموو مەبەستانە و ئەو زەرۆر و زیانانە لیژنەیەش تایبەتمەند پێک هات لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە ئەندامەتی نوێنەری وەزارەتی داخلیە و دیعای عام بۆ ئەوەی ئیجرعات بکرێ و ئەو کارە جارش دووبارە نەبیتەوە ئەوەی ئێستا کە کراوە بەڕاستی زیاتر لە 90 کۆمپانیا ینی 94 کۆمپانیا لە سەرانسەر هەرێمی کوردستان تایبەت بەو سەرپێچیە ڕاگیراون لە ئیش و کاری حەج و عومرە تا و کاتێک کەیسەکانیان یەکلایی دەبیتەوە لە پاڵ ئەم خەڵکانش ینی ئەو کۆمپانیانش تەبعاً خەڵکی تر هەیە تێوەگڵاوە لێشە وەکو باسم کرد ئەسڵەن ئیشی ینی نە کۆمپانیای هەبووە بە یان کۆمپانیای وەهمی بووە خەڵکانش تێوەگڵاون ئەوانش هەموو ینی تحقیقات و بەداداچوونیان لەسەر دەکرێت و ئەو لیژنەیە خەریکی کاری خۆیەتی تەسەوڕ دەکەن ماوەیەک دانشی داهاتووی نزیکدا ئەو کەسانە تەسنیف بکرێەوە پۆلێم بکرێت ئەوەی کە شیاوی ئیجرعات لەگەر دەکرێت و ممکنە خەڵکەشە بیت شتێکی وای نەبیت لێشەکە بە ساغی بێتە دەر بەس ئەوەی ئێستا هەیە ڕاگیرانی ئەو کۆمپانیانەیە هەتا ئەو کاتێک کەیسەکانیان یەکلای دەبیتەوە لە ئیشکردن کەیسەکانیان لێکرا بوویەوە مەسەن کۆمپانیا هەیە بدرێتە مەحکەمە کۆمپانیا هەیە ممکنە تووشی ئیجرعاتی تر ببیت ئیتر ئەوە پەیوەندی بە لیژنەکەەوە هەیە ئەوان زیاتر تەسنیفی کارەکان دەکەن یان تەسنیفی زۆر ئیجرعات و ئیجرعات بەرامبەریان دەکات. دکتۆر ئەگەر بێمە بڵێ هاوڵاتی چی بکات بۆ ئەوەی لەم ساڵ و ساڵانی داهاتووشدا تووشی هەمان کێشە نەبێتەوە و ژیان و گیان و ماڵی خۆشی نەخاتە مەترسیەوە لەم گەشتەدا؟ والله ئێمە بەردەوام وەکو بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان لە هەر ئەگەرێک کە مەترسیمان بینی بیان هەستمان کردی مەترسی هەیە بۆ
زیانی دەوی بۆ هاوڵاتی چ لە پرۆسی حەج لە پرۆسی عومرە بەردەوام هۆشیاری و ئاگادارکردنەوەماندایە بە هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستان هەر بۆیش لەو پێناوەشدا چەند ڕۆژێک بەر لە ئێستا دووبارە ئاگادارکردنەوەیەکمان بڵاو کردەوە بۆ هاوڵاتیانی خۆمان بۆی گەشت نەکەن لەگەڵ ئەو کەسانێک کە هیچ پەیوەندیشیان بە لایەنی فەرمیەوە نییە یان ناسراو نینە یان گرێبەستیان نییە خەڵکانێک هەیە مەسەن کۆمپانیای وەهمی هەیە یان خەڵکی هەیە کەسیش طبیعیە خۆی کەسێک کە ئیش دەکات وەکو دەڵالێک ئیش دەکات یان هەیە ئەوانێک کە ڕاگیراون لە ئیشکردن کە سەرپێچیان هەبووە ممکنە بیانێ بە شێوەیەک لە شێوەکان کار بکەن ئێمە هەستی پێ نەکەین بۆی هاوڵاتیانمان ئاگادار کردەوە بۆ ئێمە بتوانین بەڕاستی پارێزگاری لە مافەکانیان بکەین چونکە ئەو کۆمپانیایی کە هاوڵاتی ئێمە سەفەری لەگەڵ دەکات ئەو کۆمپانیای کە ئێمە گرێبەسمان لەگەڵی کردیە ئەو کۆمپانیایە ئێمە بارمتەمان لێ وەرگرتی ئەگەر خوا نەخواستە غەدر لە هاوڵاتی کرایان بەڵێنەکەی لەگەر هاوڵاتی بۆ خۆی نەبردە سەر یان هەر گرفتێک هەر خزمەتگوزاریەک کەم و کوڕی هەبوو لە پێشکەشکردنی بۆ هاوڵاتی کاتێککە دەستی عومرەکە دەگەڕێتەوە لە لای ئێمە بەدیار بکەوی یان سکاڵا بکرێت ئەو کۆمپانیایە عقوبە دەدرێت ئەوجا عقوبەی مالی و هەروە عقوبەی ئیداریش سزا مالیەکە ئەوەیە ئەگەر کەم و کوڕیەک لە خزمەتگوزاریەکان هەبوو بە مقابلی ئەو تێچوەی کە لە هاوڵاتی وەرگرایە لە بۆی خەرج نەکرابیەوە ئێمە بارمتەیەکمان لێ دەتوانین لەو بارمتەیە بدەینەوە هاوڵاتی و بە هەمان شێوە ئەگەر سەرپێچەکە یان هاوڵاتی گازندەکەی بە ئەندازەیەک بوو کە کەسەکە شکیاوی ئەوە نەبیکە و کارە بکات وەکو ئەوانێک ئێستا ڕاگیران بەڕاستی لە کارەکە دوور دەخرێنەوە و ناتوانن ئیش بکەن بۆیە ئەو ئاگادارکردنەوەیە کە ئێمە دەیدەین لە بەرژەوەندی هاوڵاتیە و خەمخۆریە لە بۆ هاوڵاتی چونکە کەسێک کە وەهمی بیت یان کەسێک هیچ گرێبەسێش لەگەڵ ئێمە نەبیت خەڵک ببات لە بۆ عمرە بەبێەوە ئێمە ئاگادار بین بەڕاستی هاوڵاتی ئەوەتە خۆی تەحملی مەسئولیت دەکات خۆی بەرپرسیارەتی ئەو زەرەرە هەر دەگری لەگەڵ دکتۆر هاوڵاتی چۆن زانێ ئەم کۆمپانیایە گرێبەستی لەگەڵ ئێوە هەیە یانیەتی چۆن لە یەکیان جیاکاتەوە هەر هاوڵاتیەک دەتوانێت کاتێک کە دەچی تەقدیمی تەڵەب دەداتە کۆمپانیاکە دەتوانین داوای لێ بکات ئەو گرێبەستەی کە لەگەڵ حەج و عومرە هەرێمی کوردستان واژۆت کردێ ببینین نسخەی هەموو کۆمپانیایە کە گرێبەست لەگەڵ ئێمە واژۆ دەکات نسخەی گرێبەستەکەی لایە دەتوانی داوای بینی گرێبەستەکەی بکە و مافی خۆیەتی و حەق خۆیەتی ئەگەر گرێبەستەکەی نیشاندا تەواو جێگای متمانەیە لەگەڵی بڕوات ئەگەر گرێبەستەکەی نیشان نەدا بەڕاستیەوە جێگای متمانە دەتوانی سەفەر لەگەڵەوە نەکات بەدوای ئۆپشندا ئەمە دوای بەدیلدا بگەڕێت بە لەگەڵ کۆمپانیایشتر دەتوانێت سەفەر بکات باش ئاسانتر نیە ئێوە لیستێ بڵاو بکەنەوە لەو کۆمپانیانەی کە گرێبەستیان لەگەڵ ئێوە هەیە بۆی هاوڵاتی زیاتر دڵنیا بێت بەتاکید ئەمە لە بەیان نامەکەش ڕامانگەیاندیە هەر ئەوڕۆ بەیانی ئەو لیستەی کە بە فەرمی کۆمپانیای کە ئاگدان لەگەڵمەکرد لیستەکان بڵاو دەکرێتەوە زۆر باشە ئەمساڵ ئێوە وەکو حەج و عومرەی هەرێمی کوردستان خەڵاتی یەکێک لە باشترین ڕێخەرانی حەج و عومرە بۆ حاجیانی هەرێمی کوردستانتان وەرگرت ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێوە تا ڕادەیەکی باش توانیوتانم کارانی خۆتان جێبەجێ بکەن بەڵام ئەوەشی کە لە دەرەوەی ئێوە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا بوونە هۆکاری گیان لە دەستدان و زیانمەندانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە دیسانەوە لایەنێکی نەرێنی بوو بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو پرۆسەی کە لە هەرێمی کوردستانەوە ئەنجامەدرێ بەڵام ئێوە چۆن وەکو وەزارەتی ئەوقاف بۆ ئەمساڵ زیاتر تەدەخولەکەن لەم بابەتەوە زیاتر سەرپەرشتیەکەن بۆ چاوکراوەترە بن لەسەر بابەتەکە چونکە وەکو جەناب تەڵی هەنێک کۆمپانیا هەیە وەهمی ڕەنگە لە دەرەوەی پێزانینی ئێوە و هی هاوڵاتیانیش ئەم کارە ئەنجام طبعا دوای ئەو ڕووداوانە ئێمە هەم لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرە عێراقیش بەڕاستی ڕێککەوتنمان کردی ئێستا ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان ڕاگیراون نەکە لە هەرێمی کوردستان ڕاگیراون لە عێراقیش ناتوانن عومرەکار بگوازنەوە تا ئێمە جارێشتر دڵێ موافقە نەدەینەوە و بە بڕیارێک سەرجەم کۆمپانیاکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش قەدەغە کراون بە گشتاندنێش دەسەی باڵای حەج و عومرە عێراقی نابێ عومرەکاری کورد لەگەڵ خۆیان نەبادا مەسەڵەن کۆمپانیایەک گروپێک ڕێ بخاو کۆمپانیای کە ڕاگیراون یان کۆمپانیا وەهمیەکان گروپێک ڕێ بخاو
معاملە بە بەشەر بکەن بداتەوە کۆمپانیایش خارجی هەرێمی کوردستان کە ئێمە ئاگامان لێنێ مەسەن بداتەوە کۆمپانیای دیالا یان بەغدا یان مووسڵ یان هەر شارێشتری عراقی بۆیە ئەو هەنگاومان ناوە بە ئامانجەوەی کە بتوانین سێتەڕێشی تەواو لەسەر بابەتە بکەین و هاوڵاتی ئێمە بەڕاستی دەڵێت فری و نەدرێت و فێڵی لێ نەکرێەوە خەڵک سوء استفادەی لێ نەکا ئەو هەنگاومان نایە و بۆ ساڵانی ئایندەش ئینشاءڵڵا خوا تەمەن بدات بەڕاستی زۆر بە تونتر و بە چاوکراوەیتر ئیش لەسەر بابەتەکە دەکرێت بە تایبەتی ئەو ئیجراتانەیە کە ئێستا ئەو لیژنەیە کە لەلایەن ئەنجومەنی وەزیران ڕاست پێدرا بۆی پێک بێت ئەو لیژنەیە کە ئیجراتەکانی خۆی تەواو بکات طبعاً دەبیتە ڕێگریەشی باش بۆ ساڵانی داهاتوو کە خەڵک بیر لەوە نەکاتەوە و بەرنامەی تریشمان دەبێ ئەمە بەڕاستی بۆ حەجی داهاتوو کە سوود دەبینین لەو تەجربەی کە ئەو ساڵ هاتە پێشمان بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ڕێگری بکەین لەوەی کە خەڵکێک زیانمەند نەبیت و هەروەها ئەوش پێویستە وەڵام بدەمەوە بەڵێ بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان شان بەشان دەستەی باڵای حەج و عومرەی عراقی باشترین دەستەی حاجیانی دنیا بۆ ساڵی دوم هەڵدەبژێردرێت ینی لەلایەن وەزارەتی حەج و عومرەی سعودیا ئەوش لەبەر ئەوەی بەڕاستی هەم هەرێمی کوردستان و هەمیش عراق بێشێشەترین و بێگرفترین بەعسەی هەیە لە سعودیا کاتێک کە حاجیانی خۆی دەبات لە شوێنی مانەوەیان لە خواردنیان لە گواستنەوەیان لە ئەنجام نەدانی کاری نایاسایی لە ناو عەرەبستانی سعودیا پابەندبوون بە ڕێنمایەکانی ئەو دەوڵەتەوە ئەو ڕێوڕسمە گەورەیە کە حەجە ئێمە هیچ کاتێک لە سعودیا بەڕاستی حاجیانی ئێمە نەبوونەتە گرفت لە بۆ عەرەبستان سعودیا بۆ سپاسی ئێمە دەست حاجی دنیا هەیە مەسەلا هەیە دەگیرێت هەیە شەڕ دەکا هەیە گرفتی دەبێت بەس حاجیانی ئێمەوە ئەو خدماتانەکە ئێمە پێشکەشیان دەکەن زیارە ڕەزامەندیە بەو تەقییمێک کە وەزارەتی حەج دەیکات لە سعودیا ئەوانەی تریش کە خەڵک بە نایاسایی دەڕوات بەڕاستی ئێمە پێشش ڕامانگەیاندیەوە سعودیش دەزانیت بەرپرسیارەتی لەسەر ئێمە نییە وەکو دەستەی مەسەن هەر دەستەیەکی دنیا ئەو خەڵکانێک کە بە نایاسایی دەڕۆن ینی بە مخالفەی چۆن بە مخالفەی سعودیا دەڕات بە هەمان شێوە بە مخالفەی ئێمەوەش دەڕوات. زۆر باشە. شێخ نیاز ڕاغب نەخشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سپاس.